کی دیکەی بەنامی بەیانی کۆرسار نیوز گفتوگۆ دەکەین لەم تەوەردا باس دەکردنگی بەشێک دەکەین لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی کاویش بەشی ڕۆکە پزیشکیەکانەکە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی کۆلێژی تەکنیکی هەڵەبجە ئەم بەشە کراوەتەوە باس دە گرنگیەکەی دەکەین و وردەکاری ئەم بەشە چی لە خۆ دەگرێت کێن ئەوانەی کە دەتوانن لەم بەشە بخوێن و پسپۆڕیەکەیان لە داهاتووە چۆن خزمەت با کۆمەڵگە دەگەێنێت و تا چەند دەکردنەوەی ئەم بەشە لە داهاتوودا هەلی کار بۆ دەرچووەکانی دەرەخسێنێت و بە شێوەیەکی گشتیش تا چەندە خزمەت بە کۆمەڵگە دەکات ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساحر حسێن ڕەشید کە بەڕێزیان مامۆستا لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس مەمنون هەڵبەتە ئەگەر لەسەر وردەکاریکردنەوەی بەشەکە دەست پێ بکەین گرنگیکردنەوەی ئەم بەشە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی چۆن لێی دەڕوانن بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵەکەتان و هەروە ڕێز و سڵاو بۆ بینەرانتان سەرتا گەرمانەوە باسێک لە گرنگی بەشی ڕۆکە پزیشکیەکان بکەین بەڕاستی ئەتوانین بڵێن جێگای خاڵی دیارە لە ناو بازاڕی کارمانە لە ناو کۆمەلگامانەوە لە ناو بەشەکانی زانکۆکانە لەبەرەوەی بەشێکە بەشی ڕۆکە پزیشکیەکان کە بەڕاستی ئێستا پێویستی کۆمەلگایە لەبەرەوەی ئێمە ئەزانین ئێستا جیهانی خواردنە سەلامەتەکانە خواردنە تەندروستەکانە لە ڕوویەکەوە سیرەکەین کە گۆڕانی ژینگەیی بە ئاراستەیەک ڕۆژتووە کە مرۆڤەکان ئەنواع و ئەشکاڵی نەخۆشیە دەگمەنەکان زۆر بووە و بە شێوازێک بووە کە مرۆڤ تەنانەت توێژەرانیش بۆ ئاراستا ڕۆشتون کە سەریان زۆر ئەمێنێت لە ئەم هەموو نەخۆشیەکە دروستە بێت کە لەلایەکەوە پەنجە بۆ خۆراکەکان ڕائکێشرێت و لەلایەکەوە بۆ ئەو عیلاجانەی کە بەکاردێت ئەمانە هەمووی وا ئەکات کە پێویستیمان بە بەشێک هەبێت کە لە دەرمانە سروشتیەکان ئیسفادە بکەین کە بەپێی توێژینەوەکان چۆنیەتی سەلامەت و گرنگی و ضرورەتی بوونی ئەم دەرمانانە بەڕاستی زۆر بەپێی توێژینەوەکان سەلمێنراوە هەروەکە ئێمە لە باو باپیرانمان و بۆمان ماوەتەوە لە کەلتوری خۆراکیمانە تا ڕادەیەک جێگای هەیە بەکارهێنانی ڕۆکەکان بەڵام بە شێوازێکی زانستی تا ئێستا دەرچوویەکی زانکۆمان نییە کە هەڵگری بڕوانامەیەک بێت لە بواری ڕۆکە پزیشکیەکان کە بتوانێت هاوکات و هاوتەریب لەگەڵ بەشی سەیدەلەیە بە یەک ئاراستە بڕوات و بە جۆرێک عیلاجەکان دروست بکرێت کە ساید ئفکتەکانی کەمتر بێت لە چارەسەرەکانی ئەمە لە ڕاستیە گرنگترین ضرورەتی کردنەوەی ئەم بەشەیە کە گرنگی گشتی و هەدەفە سەرەکیەکەمان پاراستنی کۆمەلگا و سەلامەتی مرۆڤەکانە باشە دکتۆر بردەکاری ئەم بەشە با بڵێن ئەو کەسانی کێن لە ڕێگی فۆرمی زانکۆڵاینەوەیان یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە پاڵ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە بۆ دەرچوانی پۆلی 12 ئەم ساڵ مەرج و با بڵێن بابەتی دیکە هەیە بۆ وەرگرتنی خوێنکاران وەرگرتنی خوێنکاران بۆ ئەم بەشە لەم ساڵدا چۆن دەبێت بەڵێ هەر وەکو بەشەکانی کە چۆن ئەو خوێنکارانی کە لە پۆلی 6 دەرچوون و زانکۆلایان پڕەکەنەوە هەم بە شێوازی پارالل و هەم بە شێوازی زانکۆلایان ئێمە ئەتوانین خوێنکار وەربگرین ئەو خوێنکارانی کە لە بەشی زانستی تەواویان کردویان یێوانی بەشی ئەدەبی وەرناگیرێت بەشی زانستی لەبەرەوەی ئەم بەشێکی زانستیە وەکو وتمان هاوتەریب لەگەڵ سەیدەلەیە کارەکات بۆیە تقریبن لە دەرەجەی 6 بەرەوسەرەوە ئێمە ئەم لەم بەشە خوێنکار وەرئەگرین و خوێنکاران ئەبێت لە بۆ نمونە لە کیمیا لە زیندەزانی ئەوانە دەرەجیان باش بێت ئەو خوێنکارانە لە لای ئێمە وەرئەگیرێن و بۆ ماوەی 4 ساڵ لە کۆلێژی تەکنیکی هەڵەبجە دەرس ئەخوێنن لە بەشی ڕۆکە پزیشکیەکان یا بەشی مدیسنال پلانت بڵین کە لە ئەم 4 ساڵە پانتایی ئەم بەشە زۆر شت ئەگرێتەوە لە ناسینی ڕۆکەکانەوە دەست پێ ئەکات هەتا قۆناغی چوارەم کە تەواو ئەبێت هەموو ئەو ڕێگایانە ئەدۆزێتەوە کە چۆن لە ڕووەکێک ئەو مادە چالاکی کە لە ڕووەکەکە هەیە یان لە هەر دەرمانێکی سروشتیا هەیە چۆن ئەم دەرمانە دەرئەکرێت و چۆن بەکاردێت پانتایی بەشەکە بەو شێوازە باشە بەشەکە بە وردەکاری چی لە خۆ دەگرێت ئەو بەشانی کە لەناو ئەم بەشەی زانکۆی پۆلیتێکنیکدا دەکرێتەوە چی لە خۆ دەگرێت بەڵێ بەشی ڕۆکە پزیشکیەکان لە ڕاستیە وەکو لە ناوەکەیەوە دیارە هەم یعنی ئەڕواتە بواری پزیشکیەوە هەم بەشی ڕۆکەکان ینی ئەو ڕووەکانی کە بۆ چارەسەر بەکاردێت بەڵام لە ناوەکەیەوە ئەڵێن ڕۆکە پزیشکیەکان بۆ چارەسەر بەڵام لە ئەسڵا ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئێمە سەرەتا ڕێگری بێت اینجا چارەسەر بەکۆی گشتی لە ژیانێکی تەندروستە ئێمە ئەڵێن ڕێگری بکەین کە توش ببین بە نەخۆشیەک اینجا چارەسەر سەرەتا باشترین ڕێگە ڕێگریکردنە بۆیە ئێمە ئەمانەوێت ئامانجمان لەمە لە ئەم بەشە ئەوەیە کە ئەو ڕۆکانە بناسێنین ئەو عیلاجانە بناسێنین کە بێتە ناو فەرهەنگی خۆراکی و کەلتوری
خۆراکی مرۆڤەکان بێتە ناو کەلتوری خۆراکی کۆمەڵگامان کەوا بکات ژیانێکی سەلامەت و تەندروستمان هەبێت ئەمە سەرەتا هەنگاوی یەکەم بێت و دوای ئەوە پاشان ئەگەر خوا نەخواست تووشی حاڵەتێک بووین ئەم ڕووەکانە چۆن ئەو مادە چالاکانیان کە تێدایە بین ئێمە بەکاری بێنین یان لانی کەم ئێمە بین بە بەشی سەیدەلێ بە ئەو بەشانە بین ئێمە ئەمانەیان پێ بناسێنین کە بین لە ئەمانە عیلاج دروست بکرێت لە جیاتی و عیلاجە کیمیایانە کە هەیە و کە ئێمە ئەزانین ساید ئفکتیان زۆرترە. باشە کەواتەکردنەوەی ئەم بەشە دەرفەت بۆ ئەوە ناڕەخسێنێت کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانیشدا ئیتر دەرمان خۆمان دروستی بکەین خۆمان وەبەرهێن بین خۆمان بۆ نمونە لە ڕێگەی ئەم بەشە و بە هاوکات لەگەڵ بەشی سەیدەڵانی هەنگاوی باشتر بنین بێگومان کردنەوەی ئەم بەشە لە ڕاستیە یەکێک لە ئەو فکرانێکی ئێمە وای لێ کردین کە ئەم بەشە بکەینەوە چی بوو سەرەتا سەرڕای ئەوەی کە بڕێکی زۆر مامۆستای هەڵگری نازناوی بەرزمان هەیە پرۆفسۆری یاری دەدەر و مامۆستا یاری دەدەر لەم بوارە ئەمە سەرڕای ئەوەیە کە پێویستیەکانمان هەیە وەکو مختبەرەوانە لە لایەکی کەشەوە ئێمە ئەبینین ئەزانین بە پێی توێژینەوەکان کوردستانی ئێمە و عێراق تقریباً نزیکی زۆرتر لە 5,000 جۆری ڕۆکیمان هەیە 5,000 جۆری جیاوازی ڕۆکیمان هەیە کە لە سەراسەری دنیاە ئەم 5,000 بۆ وڵاتێکی کۆلێوەکو کوردستان و عێراق بەڕاستی زۆرە یعنی ئێمە گەنجینەکەمان هەیە بنەماکەمان هەیە بەڵام ئیسپادەکەی لێ نەکراوە تۆ ئەگەر بەپێی ئامارەکان سیرکەیت ئێستا وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە گەورەترین بازاری جیهانی ڕووەکە دەرمانیەکانی لە دەستایە لە 149 بازاری لە دەستایە بەڵام هەمووی بەکۆی گشتی تقریبا 18,000 جۆری ڕۆکی تێدایە ئەڵمانیا بەڵام ئێمە وڵاتێکی بۆ بچووکیە بە ئەو ژمارەوە ئەتوانین ئەمە ئەوەیە کە تەنها لە سروشتمانە هەیە ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئەوەی کە لە سروشتا هەیە زائیدەن ئەوەش کە ئەتوانین خۆمان ئەزافەکەین و سەرڕای ئەوە کە هەمانە بیپارێزین بەڕاستی سروشتی ئێمە وەلانراوە ینی زۆر ئێمە کەمتەر خەمین لە ئاست سروشتەکەمانەوە ئەو گەنجینەی کە هەمانە بەدەستی خۆمان بەبێ ئەوەی کە بزانین ئەو هەموو گرنگی هەیە لە ناوی ئەبین ئامانج لەکردنەوەی ئەم بەشەوەی ئەو سروشتە بۆ خزمەتی سەلامەتی خۆمان بەکاربێنین یەک و دوو وەکو جەنابتان وتان مادەم ئێمە ئەم گەنجینەمان هەیە بنەماکەمان هەیە مادە خاوەکەمان هەیە ئەی بۆچی خۆمان نەتوانین ئەوە بکەین بێگومان ئەگەر مجموعەیە خوێندکاری هەڵگری بڕوانامە لە بەشی ڕووەکە پزیشکیەکانمان هەبێت کە بزانێت ئەم ڕووەکە کە هەیە لە کۆمەلگای ئێمە لە دەوروبەری ئێمە زۆر جار هەیە تەنان لە حوشەی ماڵەکانمانە لە پەنای ماڵەکانمانە زۆر جار ئەیبینین کە هەیە ئەم ڕووەکانە بەبێ ئەوەی کە بزانین بەلایە ڕەت ئەبین و هیچ تێڕوانینێکیشمان نییە بەڵام ئەگەر مجموعەیە خوێندکارمان هەیە کە ئەم تێڕوانینیان پێدرابێت کە ئەم ڕووەکە بۆ نمونە گوڵە بەیبوون کە بەلای جادەکانە ئەڕۆیت تا چ ڕادەیەک ئەتوانێت کە عیلاجێکی باش بێت ئەو کاتەوەکو جەنابەت وتی لەواشێ ئێمە بتوانین خۆمان ئەو عیلاجانەکە هەمانە خۆمان دروستیکەین پێویستمان بەوە نەبێت تا ڕادەیەکی زۆر بڕۆینە دەرەوە یان لە لایەکەوە ئەگەریش دروستی نەکەین لانی کەم هەناردە بکەین ڕۆکەکە بەخێو بکەین و هەناردەی بکەین بۆ ئەو شوێنانی کە دروستی ئەەکەن ئەو کاتە ئەگەر بۆشمان بێتەوە دیسان تێکوێکی کەمترێ بێت چونکە خۆمان بەرامێنەری مادەخاوەکەی ئەبین ڕاستە کردنەوەی ئەم بەشە پێویستەکە هەمانگێکی تاوت لەگەڵ بەشی سەیدەڵانی هەبێت وەکو پێویستێکی بەوە نابێت بەڵام دەرچووی ئەم بەشە ئەتوانێت هاوتەریب لەگەڵ بەشی سەیدەلانیە کار بکات وەیە ئەتوانێت لە بواریانی ئەو کەسەی کە لە بەشی ڕۆکە پزیشکیەکان تەخەڕوج ئەکات بە چەندین شێوان هەلی کاری بۆ ئەبێت یەکێک لەوانە ئەوەیە کە ئەتوانێت هاوکارێکی باشی بەشی سەیدەلانی بێت بۆ نمونە لە ئەو مختبەرانەیە کە سەیدەلانیەکان کار ئەەکەن ئەتوانێت بەپێی توێژینەوەکانی ئەو ڕێنمایانی کە ئەیدا بێگومان زانیاریی زۆرتری هەیە لەسەر مادە سروشتیەکان ئێمە قسەی سەرەتاییمان ئەوە بوو کە ئامانجمان ڕێگریکردن لە نەخۆشیەکان و دواتر چارەسەر دروستکردنیان ئێستا هەندێک نەخۆشی هەیە ئێمە هیچ گومانێک لەوە نییە کە دەرمانی کیمیاییەکان ئیلا ئەبێ بۆ نمونە خوا نەخواسە کە ئینسان مرۆڤ تووشی شێرپەنجە بوو یا هەندێک حاڵەت ئیتر ئەو کاتە دەرمانە سروشتیەکان لەوە ئەچێت ئەو حاڵەتەی بۆ دروست نکات کە بێ چاکی کاتەوە بەڵام ئێمە ئەڵێن ڕێگری بکەین کە توش بەوە ببێت بۆیە کەسێک کە تەخەڕوجی لەم بەشە ئەکات ئەتوانێت هاوکات لەگەڵ سەیدەلانەکەیە بۆ پێدانی ڕێنماییەکی دروستی ژیان و هەروەها بۆ پێدانی چارەسەر ئێستا ئێمە ئەگەر چەند نمونەیەک لە ڕۆکان چەند نمونە بۆ نمونە باسی نەخۆشی گورچیلە بکەین ئەو گورچیلەکەیەکێکە لەو نەخۆشینانە کە زۆر لە وڵاتی ئێمە زۆرە بەهۆی بە حکمی و ئاوەکە ئەیخۆینەوە بەردی گورچیلە زۆرە مەسەلەن یەکێک لەو ڕۆکانە کە زۆر هەیە لە وڵاتی ئێمەیە احتیمامیشی پێ نادرێت و ژینگەشمان زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی بۆ نمونە زەنجەبیلە یان ڕێحانە ئەم دوو ڕووەکە زۆر بە خودی خۆیان خواردنیان ئەتوانێت
شکەنەندەی ئەو بەردانە بێت ئەو بەردانە ورد کە لە گورچی لا هەیە بەڵام ئایا هەر کەسێک و هەستێت و لە ئاستی خۆیەوە پەرداخێک ئاوی ڕێحان بخواتەوە یان بۆ نمونە زەنجەبیل بکات بە چاو بخواتەوە ئایا ئەمە چارەسەر ئەبێت یانە بێگومان ئەبێت کەسێک هەبێت کە بای ئەوە زانیاری هەبێت کە چ ڕێژەیەک بخورێتەوە بە چ شێوازێک بخورێتەوە ئەمە ئەو کارەیە کە دەرچووی ئەم بەشە لەگەڵ بەشی سەیدەلانی توانێت هاوتەری بکاری لەسەر بکات. باشە دکتۆر هەڵبەتە لە ساڵانی ڕابردوودا و بە ئێستاشەوە بەر ئەوە دەکەوین جا دەرمانە سروشتەکان کە لە بازاڕەکاندا کۆمەڵێک فرۆشیار هەیە وەکو چارەسەری سروشتی ئەم جا دەرمانانە بەکاردێنێت و ئەمە بەشێک لە هاوڵاتیان بە جۆرێک ترسیان هەیە ناتوانن و جا سروشتیانە بەکاربێنکردنەوەی ئەم بەشە وا دەکات کە هاوڵاتیەک چۆن دەچێت لە سەیدەلیەک دەرمانەکەی وەربگرێت ئەو کاتە زۆر بێشک بە دڵنیاییەوە بچێت لە جادەرمانی سروشتی ئەم جاسروشتی وەربگرێ وەکو دەرمان بەکاری بێنێ. بێگومان وایە یعنی ئێوە جەنابتان ئێستا لە بازاڕەکانی ئێمە بڕۆرە جاتەی ئۆرزی پڕە لە ئەم شوێنانەکە دەرمانی گیایی ئەفرۆشێ بەڵام کامیان ئایا هەڵگری بڕوانامەیەکن کە بڕوانامەی هەبێت لە بواری ئەوەیە لە مختبرێکە ئیشی کردبێت کە بۆ نمونە عیلاجێکت ئەیاتێ بۆ نمونە ئەبینی زۆر کات هیچ ئەوەیەکی پێوە نییە هیچ زانیاریکی پێوە نییە زۆر جار ئەبینی تووشی هەندێک حاڵەتیش ئەبین بۆ لەبەر وێ ڕووەکەکانیش ڕاستە ئێمە ئەڵێن مادەیەکی تایە کە ئەم مادە هۆکارە بۆ ئەوە بەڵام نازانرێت کە ئایا ئەم مادە چ ڕێژەیە خواردنی باشە ئایا لەو ڕێژە زۆرتر خەتەرناک نییە لەو ڕێژە کەمتر کاریگەر ئەبێت یانە بێگومان کەسێک کە سەیدەلەیەک دانێت دەرچووی بەشێک بێت کە خاصە بە ڕووەکە پزیشکیەکانەوە و لەسەر سەیدەلەکەی نووسرا بێت کە هەڵگری بڕوانامێ بەکالۆرەسە لە بواری ڕووەکە پزیشکیەکان بێگومان خەڵکیش زۆرتر بۆ ئاراستەیە ینی بڕوایان پێی ئەبێت و بە خەیاڵێکی ئاسوودەتریشەوە بەکاری ئەهێنن و لە لایەکی کەشەوە بەدووادا چوون ئەتوانێت بکات و کاتەخوا نەخواسەگەر تووشی حاڵەتێک ببێت ئەو کەسە بڕوانامەی هەیە ئەو کەسە ئیزنی پێدراوەکە سەیدەلێدانرێت بەڕاستی ئەبێت بە شێوازێک لە شێوازەکان یاسایەک دابنرێت بۆ ئەو کەسانەکە ڕووەکە دەرمانیەکان وەکو سەیدەلەیەک دائەنێن ئیلا ئەبێت بڕوانامە هەبێت لەو بوارە چونکە بەڕاستی شتێکە کە ئەتوانین بڵین خەتەرە. لەگەڵکردنەوەی ئەم بەشەدا هەر لە ئێستەوە کار لەسەر ئەوە دەکەن کە یاسایەک هەبێت و ئەو کەسانی کە دوکانی جادەرمانی دادنێن بە پێی بڕوانامە دایبنێن و دوجار خوێندکارانی ئەم بەشە کە دەرچوون گرفتیان لە دەستکەوتنی کار نەبێت. بەڵێ بێگومان زۆر جار ئەم قسە ئەکرێت کە بەشێ ئەکرێتەوە ئەم خوێندکارە کە دەرەچێت هەلیکار هەمیشە بۆ ئەوە سیر ئەکرێت خۆشبەختانە هەلیکار بۆ ئەم بەشە زۆرە ینی سەرڕای ئەوەی کە ئێمە ئێستا خوێندکارانمان زۆرتر بیر لەوە ئەکەنەوە کە حکوومەت چه هەلێکی کارێکمان بۆ دابین ئەکات بەڵام لێرەیە ئەتوانین بڵێن خوێندکار دوای 4 ساڵ بە شێوازێک دەوڵەمەند ئەبێت لە ڕووی زانستی لەم بەشەیە کە ئەتوانێت پاڵپشت بەخۆی و بە بوونی بڕەمادەیەکی کەم یعنی زۆر پێویست بەوە ناکاکە بڕێکی زۆر پارەی هەبێت تا بتوانێت سەیدەلەیەکی بچووکیان ئەوە دانێت ئەتوانێت بە بڕەپارەیەکی کەم شوێنێک بۆ خۆی دابین کات ئەمە یەکێکە لەو کارانە کە ئەتوانێت بکات سەیدەلەیەکی بچووک ینی بەشێکی بڵێن ڕووەک دەرمانی بۆ خۆی دانێت لە لایەکی کەوە توانێت لە ئەو کارگەیانەیە کە لە ڕووەکەکان عیلاجی سروشتی دروستەکەن بۆ نمونە خۆشبەختانە ئێستا ئەم بەشە لە تورکیا لە ئێران تەنانەت لە عێراق لە مووسڵ و تکریتیش کراوەتەوە بەشی ڕووەکە پزیشکیەکانمان هەیە بەڵام لە کوردستان بۆ یەکەم جارە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە کۆلیژی تەکنیکی هەڵەبجە ئەکرێتەوە ئەمەش خۆشبەختانە بە ئەو ئاراستا ئەڕوا کە ئەبینین خەڵک وردە ئاشتی کردوێتەوە لەگەڵ سروشتە بە شێوازێکی کە لە سروشت ئەڕوانێت خوێندکاری ئەم بەشە وەکوتم نەتەنها لە سەیدەلێ ئەتوانێت ئیشکات لە چەندین شوێنە بۆ نمونە تەنانەت لە سنتەرەکانی توێژینەوە کە کار لەسەر کاریگەری ڕووەکە دەرمانیەکان ئەکەن ئەتوانێت لەوێش ئیشکات یان ئەتوانێت تەنانەت وەکو پێدانی مشاورەیەک پێدانی ڕێنمایی لە سەیدەلەکان دانیشێت بۆ نمونە لە سەیدەلەیەکە ئەتوانێت ئەم ڕێگایی بدەنێ سەیدەلە کیمیاییەکانیش بێت لە گۆشەیەکە بۆ خۆی وەکو ڕێنمایی کارێکی ڕووەکە پزیشکیەکان بێت عیلاج بدات. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ دکتۆر ساحر حسێن ڕەشید کابڕێزیان مامۆستای زانکۆی پۆلیتێکنیکن زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە ماندوو نەبن.